تەماشاوانین هێژاف دەمهێوە باش هەز بڕێ هەوە نەزیر کادانی جارێک دنهاتی نەفدیدارەوەن بەڕێز بوو پێشکەشکردنا زنجیرەکە دیتر البەرنامێ بە کوردی د جیهانا مرۆڤایەتیەدا هەموو دەما جوداهی و جوداهیبوون هەبوویە چونکە جوداهیبوون تشتەکە مرۆڤان ژێک جودات کەت و گرنگی و ناڤەڕووک و جەوهەری مرۆڤی ژی دیار دکەتن ڕەنگە جوداهیبوون ببیتە فاکتەری وێ چەندی ژی کو مرۆڤ بەرف پێشکەفتنێ و بەرف گەشەکردنێ بچیتن لەوڕا قبولکردنا جوداهیên civakî û aştiya civakî babetek herî giring e. Ev caret nava bernamê bi Kurdî da dê tîşka xwe xîne ser evê mijarê gel zor berês Mamosta Abdirehman Sidîq. Mamosta berês me divêtin behs li wê çendê bikin li destpêkê aya merem li aştiya civakî çi digihînî? بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە حاڵەتێکمان هەیە پێی دەوترێ حاڵەتی فرەیی واتە فرە فکریمان هەیە فرە حیزبیمان هەیە بۆچوونی جیاوازمان هەیە ئەمە حاڵەتێکە دەتوانین لە سایه ئازادی دێتە بوون باشە ئێستا کە فرەی یەکەمان هەیە ئەو فرەیە ئەبێتە مای جیاوازیش لە ئەمان کاتدا چونکە مادام فرەی هەیە جیاوازی هەیە باشە دەڵێ فرەی هەبێ و جیاوازی هەبێ خۆ زۆربەی وڵاتانی دنیاش پێشی ئێمە بە سەدان ساڵ فرەییان هەبووە و جیاوازیشیان هەبووە ئێمە گرفتمان لەکوێیە ئێمە ئیدارەدان و بەڕێوەبردن و بەڕێکردنی ئەم جیاواز و فرەیە نازانین بۆیە زۆر جا گرفتمان بۆ دروست دەبێت کەواتە مەبەستمان لە جیاوازبوون و چۆن دەڵێ ئاشتی کۆمەڵگە ئەوەیە ئەم فرەیەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە دەستی پێوە بگرین لە هەمان کاتیشدا ئەم جیاوازبوونەی کە لە نێوان فرەیەکەدا هەیە بزانین چۆن ئیدارەی دەین بزانین چۆن میکانیزمێکی بۆ بدۆزینەوە ئەلێرەوە خدا سبحانه وتعالى فەرموویەتی ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة خدا ئەگەر بیویستایە هەموو خەڵکی دەکرد بە یەک ئومەت بەبێ جیاوازی بەڵام ئەفەرمێ سبحانه وتعالى لە قورئاندا کە چۆن دەڵێ تەکمیلەی ئەو ئاەتە دەکات ئەفەرمێ ولا يزالون مختلفين ولا يزالون مختلفين ولا يزالون معنی وایە ئەمە تا ڕۆژی دوایی مرۆڤەکان هەر جیاوازبوون و جیاوازی لە نێوانیاندا دەبێ چۆن سوود لەمە وەربگرین ئەم جیاوازبوونە خدا دەفەرمێ وەلیذالکە خەلەقەهم هەندێک لە مفەسیرەکان دەڵێن بۆ جیاوازبوون دروستی کردوون هەندێک دەڵێن بۆ ڕەحمەت ئیلا من ڕەحیم ڕەبوک بۆ ڕەحمەت کەواتە کۆی کەینەوە هەردووکی ئەم جیاوازبوونە لە یەک کاتدا خۆی لە خۆیدا ڕەحمەتیشە لە هەمان کاتیشدا بەرهەمێکی جوانی دەبێت ئەم حاڵەتەیە کە خدا دەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا دەرچین لەو بوارە بینە بواری خۆشمان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا با فرە بیر و بۆچوون هەبێ فرە حیزبی هەبێ و بۆچوونی سیاسی هەبێ پێویستی بە تەعارفە جاڵن تەعارف سوودەکەی چییە ئەوەیە کە بە بەردەوامی ئەبێ ئێمە تەعارف بکەینەوە یعنی مرۆڤەکان بیر و بۆچوونیان دەگۆڕێ کە بیر و بۆچوونیان گۆڕێ لە تەعارفەوە گرنگە ئێمە ئیعتراف بکەین بە یەکتر دان بە یەکتردا بنین ئەلێرەوە ئاشتی دروست دەبێ ئاشتیش بەڕاستی گەورەی ئاشتی لەوەدایە کە خوددا ناوی ئەسەلامە گەورەی ئاشتی لەوەدایە کە بەهەشت ناوێک لە ناوەکانی بەهشت والله يدعو إلى دار السلام کەواتە خانەی ئاشتیە بەهشت بریتە لە خانەی ئاشتی ئێمە بمانەوێ ئەم هەرێمە بکەین بە خانەیەک بۆ ئاشتی دەبێت فرەیمان هەبێ دەبێت جیاوازبوونیش قبولکەین دەبێت میکانیزمش بە بەردەوامی بدۆزینەوە بۆ پێکەوە هەڵکردنی ئەم جیاواز لەگەر تەماشای هەرێما کوردستان بکەین مامۆستا فرەدەنگی و فرەڕەنگی هەیە واقعەکە بەلێ یا تەندروستە ئەوەی کەوتم میکانیزمی بەڕێوەبردنەکەیمان پێویستە هێشتا بۆ چونکە ئێمە وەکو بڵێ ئەزانین جیاوازین بەڵام چۆن بەڕێوەی دەبین باش لە وڵاتانی کەواتەم بینە سەر بنچینە و بنەمایên ئاشتیا civakî ئەگەر مە ئەف بنەما و بنچینە زانین ڕەنگە میکانیزمیش بوومە خۆیا ببن ڕاستە یەکەم بنەما بۆ بەڕێوەبردننی ئەم جیاوازبوونە ئەوەیە کە دان بەوەدا بنین هەمومان هاوڵاتین لە هەرێمی کوردستانە چەند جیاواز بین چەند جیاواز بین دوجار ئێمە لە بۆشایی ناژین دەسەر ئەو خاکە دەژین کەواتە لێرەوە زۆر گرنگە ئاگادار بین جیاوازبوونەوەکەمان ئەبێ لە پێناوی ئاشتیدا بێ نەک جیاوازبوونەکەمان بە شەڕ وەربگرین چونکە زۆر جا دەگوترێ یعنی هەموو دژ بە یەکێک ئەشێ جیاواز بن بەس مەرج نییە هەردوو جیاوازێک دژ بە یەکتر بن لێرە پێغەمبەر درودی خۆی لەسەر بۆمان ڕوون دەکاتەوە ئێمە قسە دەکەین ئێمە بیر و بۆچوونی جیاواز دەڵێین گرنگ ئەوەیە بە ئاشتی ئەم کارە بەڕێوە بچێ بۆ چونکە ئەگەر شەڕێک هەر کەسێک بینێتەوە کاریگەری لەسەر ئەوانی دیکەش دەبێ ئەمە فەرمودەی پێغەمبەر و درودی خۆی لەسەر کە دەفەرمێ ئەم ئومەتە حاڵەتی وەکو چییە وەکو کەشتیەکی
دوو تابقی دوو نهۆمی هەندێک لە سەرێن هەندێک لە خوارێن وانە ئاوی خواردنەوەی شیرین و پاک لە لای ئەوانەی سەرەیە ئەمانەی خوارە دەڵێن ئێمە ماندوو بووین هەردەقە ئەومان بێ دەبێ بچینە سەرێ بۆچی ژێری خۆمان کون نەکەین و لە ئاوی دەریا بخۆین ئەڵێ ئەگەر ئەوانەی سەرێ ڕازی بن بەو کارە بڵێن قەچێکە خوارەیە با بۆ خۆیان کونیکەن ئەوە هەردوو لایەن پێکەوە غەرق دەبن بەڵام کاتێک کە دەڵێن نەخێر بە نێڵین کونیکەین و ئێمە لەم ئاوە بەشیان بین ئاسانکاریان بۆ بکەین هەردوو لایەن ڕزگاریان دەبێت ئەلێرەوە ئێمە لە دەستەواژەکانی قورئاندا ئەگەر زۆر جار لە زمانی عەرەبی ئەڵێن حوڕیەت التەعبیر وانە یا حوڕیەت التەفکیر ئەمانەمان بیستووە بەڵام قورئان ئیزافەیەکی بۆ دەکا ئەگەر بە سەردەم باسی بکەین ئەویش چییە تەدبیرە یعنی تەفکیر مرۆڤ باسمان کردێمە لە ئازادی بیرڕا یعنی مرۆڤ ئازادە چۆن بیر دەکاتەوە با بیرکاتەوە بەڵام لە هەمان کاتیشە ئازادە چۆن تەعبیری لێەکە کەواتە ئازادی تەفکیر بۆ تعبیر بەڵام تەدبیر یعنی چی تەدەبور یعنی ئەم قسەیە چیمان لێکە بۆیە هەندێک قسە هەیە پێغەمبەر دەفەرمێت درودی خوای لەسەر ینی وشەیەکە فرە دەدرێتە نێو کۆمەڵگە بەڵام دوای کۆمەڵگە دەشێوێنێ لەبەرەوە بێ ئاگادار بێ ئینسان لە سایه ئازادیەکەی ئازادیەکەشی بریتە لە بەرپرسیارەتی نابێ هەر وشەیەک فرێداتە نێو کۆمەڵگەەوە بڵێ لێرە کەواتە ئەگەر وشە فرێدرای نێو کۆمەڵگە وەکو ئێستا هەیە ئێستاکە هەیە هەر بە ڕێزێک وشەیەک فرێداتە نێو کۆمەڵگەەوە شەڕێکی گەوری لەسەر دروستەکە ئەو پێی وایەڵێ کۆمەڵگەکەمان مسلمانە نابێ ئەم قسەیە بکرێوەڵێ نەخێر کۆمەڵگەکەمان پێشکەوتووە دەبێ ئەو قسەیە بکرەیەکێکی تر دەڵێ هەر کەسە خۆی پێناسێ هەیە چێ ئەمەمان بۆ ڕێکخاتەوە داواکاری گشتی هەموو جار دەڵێم زۆر گرنگە وڵاتان ڕۆڵی داواکاری گشتی بەدەر لە دادگا داواکاری گشتی بریتێ لە ترمۆمەتری ئەم کۆمەڵگەیە ئەو بڕیاردەدا ئەم قسەیە گونجاوە بۆ ئەم کۆمەڵگەیانە ئەو بڕیاردەدا ئەم دەستەواژەیە شیاوە یانە ئەو بڕیاردەدا ئەم بەرنمەیە شیاوە یانە کەواتە بێ هەمومان دوجار بەنابەری نەبەر یاسا لە ڕێگەی چۆن دەڵێ داواکاری گشتی حەکەم و دادوەری نێوان هەمومان بێ جا ئەم ئاشتیە کە ئێمە باسی دەکەین یان ئەم ئاشتەواییە کە لە عەربیش پێی دەڵێن موساڵەحە بەردەوام پێویستە مەسلحەی تیاب ینی بەرژەوەندی کەواتە بەرژەوەندی کۆمەڵگە بەرژەوەندی گشتی لەوەدایە کە ئاشتی بەڵێ مامۆستا گەر ئەم تەماشای جڤاکی خۆی کوردی بکەین مەڕۆیەکی دیترژی هەیە بێژنێ ئاشتیا سیاسی یا وەکو بێژنێ پەیوەستە دیسان هەر جڤاکی وەکە کاریگەری لەسەر جڤاکی هەیە ئەرێ ئەم چ بکەین بۆ کوسەردەریەکە دروست بکەین ئەدگەل جوداهیەن سیاسی ئەو جوداییە سیاسیە کە تەماشایکەین ئەچێتەوە خانەی زیاتر حیزبەکان ئەگە تەماشاکەین زیاد لە نزیکەی چل حزبی ڕێپێدراوە هەبێت لە هەرێمی کوردستاندا ڕەنگە زۆربەی حزبەکان ناویان لە سێ وشە پێکاتی بێ ئەوەی ئاوا بە سێ وشە بەڵام لە یەکەمە لە یەک ناچن لە دووەمیشە لە یەک ناچن بەڵام لە سێەم وشە هەمووی لە یەک دەچێت کە دەڵێن کوردستانە ئەلێرەوە ئێمە بۆ ئەوەی کە ئاشتی کۆمەڵگە بێنینە ئارە بە تەماشای هەموو ئەم حیزبانە بکەین ئەوەی لە ڕێی وەزارەتی ناوخۆ حیزبە و ڕێپێدراوە مانای وایە لە ڕووی یاساییەوە بنەماکانی تەواوە چونکە یاسای ژمارە حەفدەی ساڵی 1993 حیزبە سیاسەکان و پارتە سیاسەکان چەند مەرجێکی داناوە ئەو مەرجانەی تێدا بوو کەواتە ئەم حیزبە هەیە کە هەیە ئێستاکە با تەماشاکەین هەرچی جیاوازیمان هەیە با جیاواز بێ بەڵام دوجار یەکەم نا دووەم نا سێم کۆمان دەکاتەوە هەندێک کەس دووەم و دووەمیشان لە یەکەچێ هەندێک کەس یەکەمیشان بەڵام بەگشتی هیچمان لە یەک نەچێ کوردستان کۆمان دەکاتەوە کەواتە ئەم وشەی کوردستانە کە هەمومان کۆ دەکاتەوە بۆ ئێمە مەسەلەیەکی گرنگە ئەم نیشتیمانە جێگا و مەقەڕە بۆ ئێمە جێگە و بارەگایە بۆ ئێمە یعنی وێزگەیەک نییە بۆ سەفەر کەس بڕیاری نەداوە مادام لێرە دانیشتوین مادام لەم هەرێمین ئێمە بڕیارمان نەدابێ بچینە دەر و وڵاتێکی دیکە هەتا مردن ئێرە شوێنی ئێمەیە مادام ئەمە شوێنی ئێمەیە دەبێ میکانزمەکانی ئەم پێکەوە گونجاندنی جیاوازەکانش لەگەڵ یەکەم دۆزین هەمیشە دەڵێم ئێمە لێرە لە کوردستانە کە پێکەوە دەژین هاوڕێین یەک ڕێگەمان هەیە ئەو ڕێگەیە چیە ڕێگەی سەقامگیری ئاشتی کۆمەڵگەیە لەم هەرێمی کوردستانە خوانەکە ئەو ئاشتی کۆمەلگا سەقامگیری کۆمەلگە تێکچێ ڕەحم بە هیچمان ناکە لەبەرەوە میشە دەڵێم ئێمە ئەگەر هاوڕاژ نەبین بە هاوڕێ بین ئەشێ من و تۆ هەکە خەڵکێکی تر حیزبێک و حیزبێک هاوڕانە بن بەڵام دوجا هاوڕێن چونکە ڕێگەکەیان هەر ئەم ڕێگەیە کە پێی دەوترێ هەرێمی کوردستان لێرەوە زۆر گرنگە جەخت بکەینەوە لەسەر ئەم دەستەواژەیە کە ئێمە دوجار شوێنێک کۆمان دەکاتەوە چۆن دەڵێ پێشبڕچی سیاسی ناکەین لە نێوان خۆمانە هەر وەکو چەند تیپێکی تۆپی پێ کە پێشبڕچێ دەکەن لە بواری تۆپی پێدا بەڵام دوجار یاریگایە کۆیان دەکاتەوە هەمیشە گلەیمان هەیە لەو
هەندەرانەی تیپەکان کە یاریگا تێکەدەن کە بنەمایی تێکدانی یاریگاکە شوێنێکی بێلایەنە لەبەرەوە زۆر گرنگە بۆ ئێمە بە بەردەوامی لە خەمی ئەو خاڵە هاوبەشەوی دەستێتت خوشماوسەی بڕێ سەگەر ئەم تەماشەی جیهانی بکەین و تەماشەی وڵاتین ئەقلیمیژی بکەین زۆر جار بینی ڕیدانێک دی ڕیدەتن ئەف ڕیدانە کاریگەری هەیە لەسەر جڤاکی کوردی ئایا حەق وەسایە و ئەم وی ڕەنگەی بین یانجی میکانزمەکە دیتر هەیە ئەمەش زۆر گرنگە یعنی ئێمە زۆر جار شکر بۆخوا گرفتی ناوخۆمان کەمە بەڵام لەو سەری دنیا شتێک ڕوئەدا بۆنەیەک لە دەری ڕۆدا یەکسەر وەکو بڵێ زوو ئەیهێنە ناو هەرێمی کوردستان لێرە ئەبێتە چی حزبەکان بیر و بۆچوونەکان دابەشە بن بەسەر گرفتێکە کە گرفتی ئێمە نییە یعنی سەر نمونەمان زۆرە ئێساگە تەماشای نمونەیە بکەی بڵێن چواردەی دوو ئەڵێن ئەمە ڤەڵەنتاینە هی ئێمە نییە کەلتوری ئێمە نییە بەس خەڵکێکیش لەبەر ئەوەی ئەمڕۆ سەردەمی ئینتەرنێت و سەردەمی بەیەگەیان و تۆڕەکانی کۆمەڵایەتی خەڵکێک ڕووی تێ کردووە بەڵام لە ڕووی کەلتورەوە من و تۆ دەڵێن هی ئێمە نییە ئەمە ئەگەر پێغەمبەر دوودی خوای لەسەر تەماشایکە چی لێ دەکات دەستکاری دەکات دەیگۆڕێ ینی چۆن وەکو فەرمووی ئونسوورە خاکە ظالیمەن ئەو مەظلومن سەحابە گوتیان دەزانین چۆن برامان مەزلوم بێ سەریخین ئەی زاڵم بێ چۆن فەرمووی دەستی بگرە مەیەڵە زۆڵم بکە کەواتە لێرە پێغەمبەر دوودی خوای لەسەر دروشمێکی ناپەسەند کە لە نێو کۆمەڵگە بوو دەستکاری کە من کاتی خۆی لە هەر لەم بابەتی ڤەڵەنتاینە قسەیەکم کرد گوتم ئەمە ئێمە لەگەڵ کەلتوری ئێمە ناگونجێ بەس بۆچی شەڕ بکەین وەرە بە قسەیەکی ترکەین بڵێن ئەم بۆنەیە لە شوێنی خۆیدا چی بووە دەڵێن قەشەیەک بە پێچەوانەی پاشای سەردەمی خۆیەوە بۆتە مای ئەوەی کە هاوسەرگیری لە نێوان خۆشەویستەکانە بکە با ئێمە بڵێین ئەمە پرۆژەیەکی هاوسەرگیری لە هەرێمی کوردستانە یارمەتی بین دەوڵەت دەوڵەمەنەکان ڕێکخراوەکان ئەگەر وامان کرد بڵێن ئەم ڕۆژە ئەوە چیمان کرد ناوەڕۆکەکەیمان گۆڕی کردمان بە کەلتوری خۆمان ئێمە چونکە بەڕاستی کوردین و مسلمانین لەگەڵ کەلتوری ئێمە ناگونجێ کوڕ و کچی نەدی و نەناس گوڵی سووربە یەکتر بدەن ئەمە کەلتورێکە هی ئێمە نییە بەڵام ئەتوانین چاکی بکەین چۆن ئەتوانین چاکی بکەین لە جاتی ئەوەی بیهێنین و لێرە شەڕکەین ئەو بڵێ ئەبێ و ئەو بڵێ نابێ نا کاکەمە باسی هاوسەرگیریە ئەساسی پرۆسەکە هاوسەرگیریە با ئێمە بە حەڵاڵ هاوسەرگیری نێوان خۆشەویستان یارمەتی بدەین مەسەلەن شتێکی تر ئەمەی کە تازە ڕوویداوە ئەمەی جۆزف ئێپستن ئەمە ئەم کارە کارێکی هەتا بڵی ناپەسەندە نائینسانیە نامرۆییە شتێکە هەر لەو نەوع سەرمایەدارە دژ بە مرۆڤایانە دەوەشێتەوە کە ئەم کاریان ئەنجام داوە ئەوە هەرچەند ڕوویدا بێ ئەوە ئەهێنە ناو هەرێمی کوردستان کە هەواڵەکە لێرە بۆکو خەڵکی تر ئەیزانین خەڵکێکەڵێ ئەوە هاوشێوەکانی لە کوردستان بریتین لە فلان و فلان ئەوانە ژوان کە بە هیچ شێوەیەک ئەوەی ناو هەرێمی کوردستان قەت هاوشێوە نییە و قەت ئەوەندە خەڵکی ئێمە چەند خراپ بوو بێ ئەوەندە نائینسانی و نامرۆڤانە نییە وەکو ئەوەی کە لەو دوورگەی ڕوو ئەدات و ئەو کارانە ئەنجامەدرێت لەبەرەوە ئەوە شەڕێکە شەڕی ئێمە نییە لەبەرەوە هەموو ڕوویەکی ئەم بابەتانە دەکرێت تۆ ڕووەکەی تری وەرگری ئەڵێ ئەمە چی بوو ئەڵێ گرفتێکی ئاوهایە و کێشەیەکی گەورێ چی ئاشکرای کرد دەڵێن وەزارەتی دادی ئەمریکا با ئێمە ئەو ڕۆی ببینین ئەوەش ڕوویەکی جوانە خۆ ئێمە کەشفمان نەکرد ئەو شتە ڕوویداوە لەو دوورگەیە هەر خۆیان کەشفیان کرد کەواتە لێرەوە نقطەیە خاڵێکی ڕووناک لەو بابەتە چییە کە دادگایەکی وڵاتێک بە ملیۆنەها دۆسیە خاتە بەردەستی خەڵک دەڵێ شتێکی وا ڕوویداوە با ئێمە سوود لەمە وەرگین ئێمەش گەندەڵکاران و ئێمەش خەڵکی خراپی خۆمان بتوانین ڕووناچیان بخێنە سەر تا لە تاریکیا کاریوانەکەن بۆیە بە بەردەوامی ئێمە مادام لە سەردەمی بەیەکگەیاندن و بەیەکگەیشتنین هەموو هەواڵەکانی دەرێدێتە ئێرە بەڵام با شەڕی پێ نەکەین با لایەنەکەی وەرگین لە نێو ئەو ڕووداوەدا چ خاڵێک بۆ ئێمە بەسوودە سوودی بڵێ ئەگەرم تەماشای جڤاکی کوردی بکەین مامۆستا دەبینین جوداهیەن گەلێکی زۆر هەنە شلایە سیاسی بیت یان شلایە کومەڵاتی بیتن هەر ئالیەکی دیتر بە هەبیتن بەلیا گرنگ ئەوە ئەم بزانین چاوا دی ڕێزێل جوداهیەن هەفتوگرین بێک و هەست و سوزێن هیچ کەسێکی بریندار بکەین ئەوە ڕاستە ئەگەر تەماشای ئەمەش بکەین لە ماوەیە کە ڕوویدا ئەو هەموو چۆن دەڵێ هەستانەوە و ڕابوونە نەتەوەیەی کە لەم ماوانەی ڕابردوودا ڕوویدا بەهۆی ڕووداوەکانی ڕۆژاوی کوردستانەوە ئەمە خۆی لە خۆیدا هەستێکی نەتەوەی جارێکی تر گەشاندەوە و بەهێزتری کردەوە لە چاو جاران ئەمە لە جاتی دڵمان پێ خۆش بێ لێرە لەوێ گرفتێکی تر دروستە بێ گرفتێکی تر دروستە بێ هەندێک دەڵێن نەخێر بۆ برایەتی کوردان هەندێک دەڵێ برایەتی ئیمان هەندێک دەڵێ برایەتی گەلان لێرە
تام و لەزەت و چۆن دەڵێ ڕەونەق و شکۆداری و جوانی ئەم ڕابوونەمان لێ تێکەچێتەوە جارێکی تر ئەمە هەڵەیە ئێمە بینەوە لە نێو ئەم بارودۆخی کە سەرکەوتن بەدەست دەهێنین دوژمن مشکلەیەکی تر گرفتێکی تر ئاریشەیەکی ترمان بۆ دروست دەکات ئێمە هەمیشە گوتومانە لە ڕوانگەی قورئان و تەماشایکەی مرۆڤەکان برایەتی نەتەوایەتیشیان هەیە پێغەمبەران برێنەتەوەی خۆیانن مسلمانان و ئایندارانی دیکەش لە ڕووی ئاینی و برایی یەکن خوشک و برایی یەکن لە ڕووی ئینسانیەتیشەوە ئەم نەوعە تەوژمە لە 70 ساڵی ڕابردووە تەماشایکەی ڕەوت هەبووە لە کوردستانە بڕای بە برایەتی گەلان هەبووە پێشتر پێشی ئەم بارودۆخی ئێستا هەر لە سیەکانەوە پیان وا بووە کە ئەوە ڕاستە ڕەوتی نەتەوەی هەر بە هەمان شێوە بە بەردەوامی هەبووە لە دوای ڕاپەڕینەوە برایەتی ئیمان هاتە ئاراوە چێ لەمانە ڕاستە ئێمە هیچ کاری ئەوەمان نییە مادام مرۆڤەکان ئازادن هەر کەس بۆ خۆی ڕێڕەوێکی جوورێک نییە هەل خەڵەتاندنی دێمە سەر ئەوە کەواتە ئێمە ئەم سێ حاڵەتەمان هەیە کۆمەڵگە جاران دابش بوو بە ئیسلامی علمانی ئەگەر بەم حاڵەتی ئێستا تەماشای کۆمەڵگەکەین بە برایەتی کوردان و بە برایەتی گەلان و بە برایەتی ئیمان و کردمانەوە سێ هەڵەمان کرد بەڵام مافی ئەوەشمان نییە ڕێ لە ئینسان بگرین بڕای بە کام جۆر لە برایەتی هەیە بەڵام گرنگ ئەوەیە گرنگ ئەوەی ئەم برایەتیە لە خزمەتی مرۆڤی خۆت دابێ لە خزمەت با حیزبمان هەبێ چەپ بێ بڕای بە برایەتی گەلان هەبێ بەڵام بەو برایەتی گەلانە چی بۆ ئەم کوردە ئەهێنی ئەوە گرنگە با حیزبمان هەبێ بڕای بە برایەتی ئیمان هەبێ بەو برایەتی ئیمانە چی بۆ ئەم کوردە دێنی ئەوە گرنگە ینی نەتیجەی دەم وەکو کورد خودان کریزەکین هەر تشتێک ڕاستەژەوەندیەوەی کریزێدا بیتن ئەم دێ قبولکەین ئەمە ڕاستە کەواتە لێرەوە ینی پێشی ئێمەش ئەمە بووە ینی لەم سێ حاڵەتە برایەتی ئیمان و برایەتی گەلان و برایەتی کوردان کامی پێشەکەوێ و کامی دوائەکەوێ زانی چێ بڕیارەدا زۆر جار بەرامبەر و دوژمن و نایارەکانمان ئەو بڕیارە دەدەن چۆن ینی ئەڵێ ئەمە هاوچێشەکەیە لەسەر کام ناسنامە دوژمنەکانت دژایەتی تۆ دەکەن تۆ دەست بەو ناسنامەیە و زیاتر دەگری تا ئەم ساتە وەختە خەڵک لەسەر سونی بوون و شیعەبوون و لەسەر باوەڕ و ئیسلامی لەسەر ئەوە کەس شەڕی ئێمە ناکە لەبەرەوە ئابینی یعنی ڕێژەی دەنگدانیش بۆ ئەوانە کەمە لەسەر ئەوەی کە ئینسانین و بەو شێوازە کەس شەڕی ئێمەی نەکرد شەڕ لەگەڵ ئێمە لەسەر کورد بوونە کەواتە بۆچی ئەبێ بڵێ ڕەوتی نەتەوەی بەرەو پێشە چێ بۆچی هەستی نەتەوایەتی زیاد دەکات چونکە هەموو ئەوانش زۆربەی ئەوانەی کە بڕوایان بە دوو جۆرە برایەتێکی تر هەیە و مافی خۆشیانە ئەبینن بەڕاستی شەڕەکە لەگەڵ ئێمە شەڕی نەتەوەییە لەبەر ئەوە ئەگەر دوژمن ڕۆژێ لەسەر ئیسلامبوونی تۆ شەڕی لەگەڵ تا کرد زۆر بەتوندی تۆش ئەچیتەوە سەر برایەتی ئیمان ئەگەر لەسەر ئینسانی ئەو تۆ ئەچیتەوە سەر برایەتی گەران بەڵام بە بەردەوامی نارەکانمان ئەو شەڕەمان لەگەڵ دەکەن لێرەوە کاتی خۆی خات و هانە ئارێنت بیرمەند دەڵێ مرۆڤ دەست بەو ناسنامەیەوە دەگرێت زیاتر کە دژایەتی دەکەن لەسەر بەێ مامۆستاگەرم تەماشای کەلتوری خۆ بکەین وەکو نەتەوەی کورد ڕەنگە مفایەک یانکو مفابەخش بیتن بۆ ئێمە بۆ ئاشتیا جڤاکیە ڤێگافکێ چونکە ئەگەر بەراوردێک بێتەکردن جڤاکی ڤێگاڤێ کوردی و جڤاکی کەڤنێ کوردی هەندێک جودایی هەبیتن یعنی وی وەختی سەلیمتر و باشتر بیت مەڵام ڤێگافکێ هەندێک کێشە هات بنە ڕیدان ئەم دی چاوەشین مفای کەلتوری کوردی وەربگرین بڕوانە کەلتوری خۆمان هەندێک جار هەیە چون بۆ فەلسەفە و فەلسەفەی فڵان و قوتابخانەی فڵان و ئەوانە من زۆر لەگەڵ ئەو ڕێزم هەیە من لەگەڵ ئەوانە نی لەچمە سەر ئەو شتە بچووکانی کە لە سەرەتایی فێرکراوین لە قۆناغی سەرەتایی هەندێشتیان پێ گوتوین خوێندومانەتەوە زۆر بەمان باوکێک حەوت کوڕی هەبوو کوڕەکانی ناکۆک بوون لەگەڵ یەکدا ویستی دەرسێکیان فێرکا وانەیەکیان فێرکا کەوا بەم جۆرە بێ دەشکێن با حەوت کوڕیشم هەبێ وانە بوو هەرێکی لە قەدارێکی هێنادایە دەستیانەوە وتی بیشکێنن هەموو بە ئاسانی شکاندن اینجا هەر هەفتی کۆ کردەوە لەگەڵ یەکا و بەستی وتی ئادەی یەک بە یەکدا دەستیانەشی بشکێن ناتوانێت کەواتە ئەو باب لە سەرەتایی خوێنمان هێز لە یەکێتیدایە کەواتە ئەمە شتێکی زۆر ساکارە بیهێنینەوە ئەو شتانەی کە لە سەرەتاکانەوە فێری بووینە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە هەر جیاوازی بێ حەوت برابین ئەمە بوو بەوەی کە پەندی پێشینانی خۆمان دەڵێ برا لە پشت برابێ مەگەر قەزا لای خوابێ ینی زەحمەتە مستەحیل لە شتێک ڕوودا مەگەر قەزا لای خوابێ ینی چی ینی هەر ئەوەیە کە برابێ لە پشتی برابێ ئێمە ئەوەمان ئەوە کەلتوری ئێبێ بەێ ئاختنێکە مامۆسەد بژنێ کورد درێژاهیە دیروکێ قەتئی گرتی نەبووینە ئاختنە چەند ڕاستە تا ڕادەیەک وەکو ئەڵێ ڕاستە چونکە بەڕاستی وەکو دەڵێ ئەگەر هەمیشە ئاماژە بە خانی دەدەین هەروە دەڵێن ئاماژە بە حاجی قادر دەڵێن وا دەڵێن ئاماژە بە ئەسیری هەتا بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لە نووسەرانی خۆمان لە سەردەمێکە
ئەو یەکنەبوونیان ناوە دەردەکورد دەردەکورد هەر دەردی کورد ئەوە بووە بەڵام من جامەل زۆر گرنگە لێرە هەمومان ئاگادار بین جیاوازیەکانمان لەناو ئەم سەفینەیە سەفینەکە خوا نەکا لێمان تێکچێ خوا نەکا لێمان تێکچێ خوا نەکا ئەو نەوەیە کە ئێستا ئەژێ و ئازادی دیوە ئازادی سیاسی دیوە خوانەکە لێمان تێکچێ و ئەوە نەبینن کە ئێمە بینیومانە چونکە ئێمە دەکرێت لەم هەرێمەی خۆمان سەدان گلەیمان هەبێ لەسەر نان لەسەر هەموو بوارێک دەستە بەس ئەوە کە خۆمان وەکو کورد بە ئارەزوومەندانە خۆمان بەڕێوە دەبین ئەوە نیعمەتێکە ڕەنگەنەوەیەک هەستی پێ نەکا وەکو ئێمە کە بینیومانە غەیرە کورد کە بە سەرمانەوە زاڵ بووە گرفتمان چۆن بووە خۆ حاجی قادری کۆیی لە ڕوانگەی قسەکانی خانیەوە لە شعرێکاوا دەڵێ یعنی ئەویش ناڕازی بوو لەم کوردستانە و لەوەی بەسەری هات و لەوە دوای ڕۆی دوای کە چوە دەرێتر لە ئەستەمبول وفاتی کرد لەو هەشتا ساڵی تەمەنی کە لە 1990 وفاتەکە و لە ئەستەمبول وفاتەکە ینی پێشی وفاتی لە شعرێکا دەڵێ مەپرسە دەردی غوربەت و لەزەتی وەتەنم ئەوم لێ مەپرسە دەردی غوربەت و لەزەتی وەتەنم ئەوی لە دەستی دەگریام ئێستا بۆی دەگریم دەکرێت ئێمە لە دەستی ئەم هەرێمە بگرین بەڵام خوانەکە لە دەستمان چێ بێ بۆی بگرین و جاری گەلک چۆنە مامۆستا ئەگەرم تەماشای هەر کریزێکی بکەین دەبینین هەندێک ئاستەنگژی تڕێکی داهەنە ئاستەنگین ئاشتیا جواکی چ تشتن بە شێوازێکی زۆر سەرەکی دەتوانین ئەماژە بە چەند خاڵێ بدن ئەوش ئەوەیە کە دەستەبژێری ئەم کۆمەڵگەیە دەستەبژێری ئەم کۆمەڵگەی خەڵک لە خواری خوارەوە بەومانە فیزیکەکەی ناڵێم وەکو بیر و بۆچوونەڵێم زۆر گرفتیان نییە هەوەکو ئێستا لە ئاستی عێراقیشە دەبینین بەناو سیاسیەکان ئەو گرفتانە دروست دەکەن ئەژنا خۆی کۆمەڵگە تێکەڵی یەک بۆ زۆر گرفتی نیە لە هەرێمی کوردستانیشدا کۆمەڵگە بە شێوەیەکی سەرەکی لە خەمی ناندایە لە خەمی دابینکردنی بژێوی خۆیدایە دەستە بژێرەکانمان لەسەرێ لە بری ئەوەی ئاشتەوایی کۆمەڵگە دروستکەن هەندێک جار هەندێکیان ئەبنەمایە ئەوەی ئەمەمان لێ تێکدەن ئەمە یەکە ینی جاری وایە تۆ کەسێکی هۆشیارت هەیە کەسێکی سەرخۆشتەیە خۆ ئەبێ سەرخۆشەکە گرفت دروستکە هۆشیارەکە دەبێت عاقڵ بێ وانە بەڵام بە پێچەوانە و زۆر جار ئەمە ڕوویداوەکە حەمدی صاحب قەران لە شعرێکا دەڵێ دەربارەی ئەم بارودۆخە کە یعنی هەندێک جار وەکو دەڵێ گرفتەکە لەوێدایە خەمەکە لەوێدایە ینی هۆشیارەکە مەستر و سەرخۆشترە لەوی دیکەیکەوە ئەو سەرخۆشە ئەمە گرفتە بەڕاستی گرفتێکە کە لە ڕاستیدا دەتوانین بڵین دەستەبژێری نێو کۆمەڵگە زۆر گرنگە ببێتە مای خێر ببێتە فاکتەری خێر قسەی خێر بکە بۆ ئەوەی کە کۆمەڵگا بەردەوام لە ئاشتی دابێت حاڵەتێکی تری دەستەبژێر ئەوەیەکە ینی جۆرێک لە سپی دەڵێن خۆ بە زلزانینی ڕۆشنبیرانە ینی وەکو بڵێ تۆ لە بڵندیەوە تەماشای خەڵکی ئەوە کارێکی خراپە یا پێی با بە من هەموو شتێکە زانم ئیتر تۆم بۆ چییە ئەوە زۆر خراپە ئێمە هەمومان پێویستی عقلێتی سوپەرمارکێت بە کەڵکبان نایە بڵێ منۆکو سوپەرمارکێت هەموو شتێ لای خۆمە هەر حزبێک بڵێ هەموو شتێک لای خۆمە هەر ڕەوتێک بڵێ هەموو شتێ لای خۆمە وان نییە ئێمە هەمومان پێویستیمان بە یەکتر و پێویستیمان بە تەواوکردنی یەکترە ئەبێ گوتاری ڕق و چین دروست نەکرێت لە نێو کۆمەڵگە بەێ باشە مامۆستا ینی پێی ئاخفتنی جەنابێتە مە جوداهیە نافخۆیی هەنە و تشتێک سروشتیەژی بەلێ چەوە ئەم دێکارین و ئەوان جوداهیە نافخۆیی بکارین تەقبلە هەفتوو بکەین ئەپسینگێکی بەرفرە و بەرف پێشتر و پێشتر بچین بە چەند خاڵێک یەکەم ئەوەی کە ئیمامی ڕازی لە تەفسیرەکەیدا دەڵێ یعنی قسەیەک دەربارەی جیاوازی دەڵێ من ئەرادە ئەن یوکثر من علمه فليجالس غير عشيرته بە کوردی دەڵێ هەر کەسێک کە دەیەوێ زانست و زانیاری زۆر بێ با بچێت لەگەڵ کەسانێک دانیشێ کە لە غەیری عشیرەتەکەی خۆین تۆگە لەگەڵ عشیرەتی خۆت بیوە بەردەوامی هەر ئەوە دەزانی کە ئەوان دێزانن وانە بەڵام وەختی خەڵکی تریش دەبینی کەوات ئەمە لە ڕووی ئەم سەردەمە پێمان دەڵێ با ئەگەداری دنیابی ئێمە خۆ فرەیمان دروست نەکرد زۆرێک لە ئەزمموی دیموکراسی و فرەیی و فرە حیزبی و پەرلەمان و هەڵبژاردن ئێمە وەرمان گرتووە کە وەرمان گرتووە با میکانزمەکەشی وەرگین با میکانزمەکەشی وەگرین بزانین خەڵکی دیکە کە ئەم کارە ئەنجام دەدا بۆ یەکتری ناکوژن بۆچی وڵاتیان وێران نابێ بۆچی دژبەیەک نابن ئەمە خاڵێکی سەرەکیە دووەم ئەوەیە کە ئێمە بەڕاستی بڵێن هەمیشە بە هاوکاری یەک بین هاوکاری یەک بین چۆن دەڵێ لە هاوکاریەکەمانە نەپرسین هاوکاری لەگەڵ چێ هەنێک کەسێ وەکو چۆن دەڵێ بۆچوونی سیاسی بۆچوون و ئەوانە وەکو بڵێ هێڵێکی ڕاست و چەپی بەسەر بەرامبەرەکەی کێشاوە ئەڵێ کۆبوونەوەیەکێ بۆ فلانەشت ئەڵێ فلان بێ من نایم
فلانك بڕیارێت پێش وەختە پێش وەخت ئەمە هەڵەیە کەچی قورآن کە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا ولا تعاونوا يعني خدا دەفەرمێ هاوکار بن دەشبێنێ هاوکار مەبن بەس کەی هاوکار بن کە بیر و تەقوا بوو کە چاکە بوو لە پێناوی چاکە بوو کەس بە لە پێناوی گوناهکاری و لە پێناوی کاری خراپ و دەست درێژیا بوو هاوکاری یەکتر مەبن کەواتام ئاەتە بە کوردی چیمان فێر دەکات دەڵێ هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چێ گرنگ نییە لەگەڵ چێ یعنی گەبمانێ مادەی هۆشبەر لە ناوبەرین لەگەڵ ئەو کەسەی 180 پلە لەگەڵ من جیاوازە من لەگەڵی دەبم چونکە ئەمان مادەی هۆشبەر لە نێوبەری ئەمانە هەمووی خاڵی زۆر سەرەکین اینجا ئەمە دراوسێ یەکین پێی دەڵێن دراوسی هەمیشەی مادام هەر کەسێک بڕیاری داوێ لەم کوردستانە بێ و بەجێی نەهێڵێ ئێمە دراوسی هەمیشەین دراوسێش لەگەڵ دراوسێ دەبێ بیر و بۆچوونەکانمان ئاڵوگۆڕکەین لەگەڵ یەکدا بیر و بۆچوونەکانمان بگۆڕینەوە ئەوەیە کە خوددا دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم ئەمە بێ کۆتایی قسەی من بێ کە خوددا دەفەرمێ ئێوە چۆن دەڵێ خۆتان بپارێزن لەو زیانەی کە لێتان دەکەوێت ئەگەر بێت و ئەو کارن نەکە ئەوە تەقوایە وقایەیە چی وأصلحوا ذات بينكم نێوان خۆتان ئیسلاحکەن چاکیکەن بۆ ئەوەی کە ئاشتی کۆمەڵگە بەرقەرار دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هیڤیەماژی ئەوە کە و جوداهی و ئاشتیا جڤاکیت ناف ملەتێ مەدا بەرقەرار ببیت و gelek canî بهێتە دیتن بەڵێ بینەرên hêjam devî awayîne dumaya vê حلقê jî li bernamê bi Kurdî zûr spas bi hewên berêz ke hewe bîneriya me kirbîtin yan bîseriya me kirbîtin Xwedayê mezin me hemiyan biparêzît û hemî cîhanê jî aştiyê berqerar biketin. Sax bin.